خواهی پروردگار لقرآن فرمی بپیغمبر صلی الله عليه وسلم قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله أو الشيطان وعلى من توكا مأويز بين من دواي چی توبه بكم بچم لای فلان ما مستانيوش كم لقل فلان ريش داره هل سمودان شما أو الشيطان وعلى لتو كردوه عزيزكم پێویستە کاتێ ئیسراف لە نفسی خۆتا کردووە ئەگەر ڕیژدارێکی وەکو منیش مسریفە لە نفسی خۆیە تکایە بە مسریفیەکەی من و بە مسریفیەکەی خۆت مەخەڵەتێ وەرە پەڕاوێکی تازە لەگەڵ خوای پەروەردگار هەڵدەرەوە براکانم خێرتانەگا بە ئەو برایانە بە پێوە نەبن ئەگەرەکرێت تۆزێ جیان کەنەوە ئینشاءڵڵا لە کاتی نوێژە حەلی ئەکەین بە ئیزنی خوا خێرتانەگا فبۆیە عەزیزەکانم تەوبە یەکێکە لەو نیعمەتانە خوای پەروەردگار ئەیدا بە عەبدەکانی بۆ ئەوەی عەبدەکانی مەویز نەبن بۆ ئەوەی عەبدەکانی بتوانن بگەڕێنەوە تەسەور ئەکەی کاتێک کە کەسێک شتێکی کریمناڵ لەم وڵاتە ئەکا بە هەموو قووەتی ئەم دەوڵەتە لەو کەسە خۆش نابێت وەرە بڕۆ کەسێ بکوژە بزا چیت لێ ئەکا وەرە بڕۆ ماڵی یەکێ بەرە بزا چیت لێ ئەکا وەرە با چولێ مخەدەراتت پێوە بگرێ بزا چیت لێ ئەکا بەڵام ئەگەر ئەو هەموو تاوانە شت کردبێ بەڵام یەک جار داوای لێ خۆشبوون لە خوا بکەی خوای پەروەردگار لێت خۆشە بێ وە کێشەشی لەگەڵتا نییە چکەم خوای پەروەردگار دروستکەری عەبدەکانە وەکو لە فەرمودەیەک واریدە ئەفەرمێ لەو لەم تذنبوا لذهب الله بكم ئەگەر تاوان نەکەن خوا ئەتان سڕێتەوە عەزەمەتی خوا لەوە دەرئەکەوێ کە عەبدێک تاوان ئەکا داوای لێ خۆشبوون لە خواکە خۆشەویستان إن الله يغفر الذنوب جميعا خوای پەروەردگار بەگشتگیر لە هەموو تاوانێک خۆش ئەبێت بەس پێش ئەوەی بگەیتە غەرغەرە و پێش ئەوەی مردنت بەسەرا بێت بۆیە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله خوای پەروەردگار ئەفەرمێ ئەوانەی کە تاوان ئەکەن فاحشە ئەکەن شتی خراپ ئەکەن زوڵم لە نەفسی خۆیان ئەکەن برا ئەگەر کەسێک لە دەرەوەی هاوسەرگیری حەڵاڵ 15 ساڵە لەگەڵ ئافرەتێکا ئەژی زوڵمی لە نەفسی خۆی کردووە ئێستا هاوڕێ هەیە ژنی بە حەڵاڵی مارە کردووە ئەگەر لە زمان هاوزمانی خۆشی نەبێت مناڵی هەیە ماڵی هەیە ئێستاکە کەسێک من ئەم قسە ئەکەم ڕەنگە لە نەفسی ئەوە بەس بزانی ئەمەلێک دانەوەی بۆ بکات ژیان یعنی چی ژیان یعنی ماڵێکی ئارام هاوسەرگیریەکی حەڵاڵ غەزوورێکت هەبێ خەسوویەکت هەبێ بەخوا موشکیلەشت بۆ دروستکە نەرخۆشە چکەم تۆ بوونت هەیە کەسایەتیت هەیە کاتێک کە زوڵم لە نەفسی خۆت ئەەکەی تاوانت بەرامبەر خۆت کردووە چه زەرێکت لە عەزەمەتی خوا داوە چه زەرێکت لەم سەرزەویە داوە لە غێری نەفسی خۆت نەبێ و ئەفەرمێ ذكروا الله فاستغفروا لذنوبهم یادی خوا ئەکەن و داوای لێ خۆشبوون لە خوا ئەکەن ومن يغفر الذنوب إلا الله چێ هەیە لە تاوان خۆش بێ لە غێری الله سبحانه وتعالى يعني عەزیزەکانم ئێمە پێویستە پێش ئەوەی مانگی ڕەمەزانمان بەسەرا بێ پەڕەیەکی تازە لەگەڵ خوای پەروەردگارە هەڵدەینەوە خوای پەروەردگارە فەرمێ إلا الذين تابوا وأصلحوا وبينوا أولئك أتوب عليهم وأنا التواب الرحيم خەڵکانێک کە تەوبە ئەکەن ئیسلاحی حاڵی خۆیان ئەکەن بزانە تەوبە چەند گرنگە خۆشەویستان کەسێک کە تەوبە ئەکا یەکەم شت ئیسلاحی حاڵی خۆیەکە والله کەسی تەوبەکار ئیسلاحی حاڵی خۆی ئەکا ئەو پارانەی کە بەلا ڕێیە ئەڕوا ئەیگرێتەوە لە شوێنی چاکا سەرفی ئەکا سەفرە و هۆڵیدەی حەڵاڵی پێ ئەکا دەستگیرۆی کە سوکاری خۆی پێ ئەکا لە ناو کە سوکاریان شەخسیەت پێ ئەکا دەوەرە ئەو تەوبەیە بکە ئەو ئیسلاحی نەفسی خۆتە بکە تەبەیون بکە کە تۆ کەسێکی خراپ بوویتە بۆ باش واللهی هیچ گەنجێکی تاوانبار نییە لەو سەرجادانە بێ بۆ مزگەوت ئیلا خوای گەورە شەخسیەتی بەرفرە کاتەوە و هەموو ئەهلی ئەو مزگەوتش ئەبێ ڕاگیرکردنی دڵی ئەو کەسە بە واجب ئەزانن ئەوە نیعمەتی ئیسلامە من دایما ئەڵێم ئیسلام دینی خەڵکە ئیسلام دینی لایەن و حزب و گروپێک نییە عەزیزەکانم ئێستاکە پێچێ گەنجێکی سەرەڕۆ لە شاری بێرمیگام گۆرانی ئەڵێ دەنگی خۆشە بەدەیان ئاواز گۆرانی ئەڵێ کە تەوبە ئەکا دەنگی خۆشە واللهی واجبە لەسەر ئەم مزگەوتە و مزگەوتەکانی تر بانگی پێ بدەن کاتێک کە بانگی پێدەن دەنگی خۆشە جوزئێ قورئان لەبەرەکە واجبە لەسەرمان ئەگەر من دەنگم ناخۆشە قورئانە خوێنم خۆمە تاپۆی باوکم نییە
بڵێن کاکە وەرە پێشەوە تۆ پێش نوێژەکەمان بۆ بکە خەڵک بە دەنگی تۆ مرتاحە خۆمە حزب نییە بە هەرەمی دەسەڵاتان سەرکرد 15 ساڵ 30 ساڵ خەبات بکە ئەنجا بەروبووم بخوا ئەمە ئیسلامە تەوبەیەکت کرد ئیسلاحی حاڵی خۆت کرد بەیانت کرد بۆ خەڵکی کە تۆ لە خراپەوە بووی بە چاک اینجا ئەبیتە ڕائید و پێشەوای خەڵکی سەیری پێغەمبەر کە صلی الله عليه وسلم کاتێ لە دوای غەزای ئوحود کە خالیدی کوڕی وەلید بوو بە هۆکاری شەهیدبوونی 70 سەحابە یەکێ لەوانە کە مامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێک کە ئەگەڕێتەوە بۆ ئیسلام لە جیاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهیدبوونی ئەو کەڵە پیاوانە بداتە چاوێ ئەڵێ خالی زۆر تەخیر بووی ئەو موقفە موقفی تۆ نەبوو لەوەوە شەڕ لەگەڵ ئێمە بکەیت موقفی تۆ ئێرێ شەڕ بۆ ئیسلام بکەیت خۆشەویستان والله هیچ کەسێ لە کوردی مسلمان لە وڵاتی ئەوروپا لە جیهانی ڕۆژئاوا هینی ئەم چەرمەسەریانە نییە بەسەریا بێ گەنج ئەبینی لەسەر ئەو جادانە ئەسوڕێتەوە سەرگەردان و ماڵوێنان تووبی خوا بگەڕێرەوە بۆ حاڵی خۆت والله بریتش داوت نادا والله پاسپۆر داوت نادا والله ئەم ژیانە داوت نادا والله بتخەنە جێی ڕئیس وەزەرای بەریتانیایش چووکەم دژایەتی فیتڕەتی خۆت ئەەکەی دڵت خۆش نییە ئینسان پێویستی بە ڕاحە و تمەئنینی نەفس هەیە خۆشەویستان ئێمە لە شەڕانیمان لەگەڵ هیچ کەسێ تەنها لە شەڕین لە نەفسی خۆمان لە کاتێکە تاوانمان بەرامبەر خۆمان کردووە لە حەدیثێکی صحیحە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەتی ئەکا ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني على ما كان فيك ولا أبالي سبحان الله والله أما پشکانین شەیطانە بۆ مسلمان کە تەوبە بکا و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەفەرمێ ئەینەوە کەی ئادەم ناڵێ ئەی کورد ئەی عەرەب ئەی فارس ئەی ئینگلیز ئەفەرمێ ئەینەوە کەی ئادەم إنك ما دعوتني ورجوتني داوا لە من بکەیت و ڕجا لە من بکەیت ڕجا لە کێ لە مامۆستای مزگەوت لە مامۆستای مینبەر لە قەشەیەک لە کەنیسە بڕۆی تاوانەکەی خۆتی بۆ کەشف بکەیت و تۆ زێپارە بکەیتە سنووقەوە نا هەر ئێستا لەگەڵ خوای خۆت ئەوە مهمە کە خوایەک داوا لە تۆ کە ئەفەرمێ تەنها ئیسلاحی حاڵی خۆت و داواکە من لە ڕابردووت خۆش ئەبم يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي أفرمي أي عبدكم چیت کردووە 15 ساڵە لەگەڵ ئافرەتێکی ئەوروپیایی ها چیت کردووە مخدراتت فرۆشتووە با بە سەدام حوسێن ئەنفالی کرد چینیابارانی کرد لە کۆتایەکەی ئەوتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله چیت کردووە من زۆر جار گەنجێک پەیوەندیم پێوە بکە مامۆستا بڵێ خوا لێم خۆش بێ ئەڵێم چیت کردو ئەنفال تو کردوتە کورە مامۆستا تو گاڵتە بە منەکەی وەڵڵاهی نەفسم بۆتانە جێڕم کورە بابە ڕەنگە لە زانکۆ دڵت بە کچێکەوە بێت چیت کردووە تەمەنت 30 ساڵە چ شتێکت کردووە مەقابری جەماعیت کرد وەکو ڕۆبەرت موگابی خەڵکت خستە چاڵەوە چیت کردووە کاکە هیچت نەکردووە تاوانت بەرامبەر نەفسی خۆت کردووە لەو بەلەغە ذنوبك عنان السەما تاوانەکانت بە زەویە هەڵکشێ بەرەوبان هەورەکان بزانە ئەمە چ خوایەکە داوا لە تووە کە ئاوا لێت ئەپاڕێتەوە بۆی تەوبە بکەیت ئەگەر تاوانەکەی تۆ هەموو سەرزەوی داگیر بکە ثم استغفرتني داوای لێ خۆشبوون بکەی غفرت لك ولا أبالي لێشت خۆشە بم و بەلایشمەوە ئاساییە بۆ لەبەرەوەی تۆ عەبدی ئەو دروستکەری تووە تۆ ئەڵڵا ئەپەرستی ئەو وەدیهێنەری تووە تۆی بۆ بەهەشت دروست کردووە وأفرمي يا ابن آدم إنك لو أتيتني بقراب الأرض خطايا براوتري سرزوي بيته بولاي من بتاوانوا ثم لقيتني لا تشرك بي شيئا تنها ولد بوم دانا نابي لقل منها اعتقادت وانبو بي يكي تر قلم رو فرمان رو يكي تر دا صلاة دارة فشتي فيه ببستي ليه بترسي داواي ليه بكي بقيت من ليت خوش أبم بپراوپڕی سەرزەوی بەلێ خۆش بوون بۆیە خۆشەویستان لێرەوە تەوبەتی لە ئینسانەکە من أصلح بينه وبين الله أصلح الله بينه وبين الناس ئەمە قائیدەیەکە پێویستە هەموو کەسێ لە ئێمە بزانێت طبعا معنای چییە ئیصلاحی حاڵی خۆت لەگەڵ خوا بکەی یعنی سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير من گوێڕایەڵی تۆم ئیطاعی ئەمرەکانی تۆ ئەکەم و بۆ لای تۆ ئەگەڕێمەوە مەسیرم بۆ لای تۆوە داوای لێ خۆشبوونت لێ یەکەم خوایە تۆ لێم خۆش بە اینجا ئینسانی مسلمان ئەگەر بنەماکانی تەوحیدی لە خۆیان جێبەجێ کرد نوێژەکانی مەزبوط کرد مانگی ڕەمەزانی پێشوازی لێ کرد پارەی هەبوو زەکاتێکی ڕێکوپێکی دا حەجی ماڵی خوای کرد کە دەوڵەمەند بێ و لەشی ساغ بێ و توانای هەبێ و بۆی ئاسان بێ حەج بکە پایەکانی هەموو ئیسلامی جێبەجێ کردووە لێرەوە
پێویستە ئەو پایانەی ئیسلام کە تۆ خۆشگوزەران ئەکا و بە تایبەتیش ئێمە لە جیهانی ڕۆژئاوا ڕوبەڕووی دووشت بووینەتەوە خۆشەویستە. یەکێکی هەوا و ئارەزووی گەنجەکانمان کە غەرقن و یەکێکیشی کێشەی خێزانی و کۆمەڵایەتی کە غەرقن. خۆشەویستان ئەزیزەکانم، ئینسانیە تەوحید جێبەجێ بکە، نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، حەج بکە، زەکات بدە، پێویستە ماڵ و مناڵێکی تەندروست پەروەردە بکە. وەڵاهی خۆشەویستان، ئەرکی پیاو زۆر گرانە. کاتێک کە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ الرجال قوامون على النساء، نەک لەبەر ئەوەی دەرگە ئەشکێنن عەزێتی ماڵ و مناڵیان ئەدەن. ئەو قەیومیەتە یعنی چی؟ یعنی بەرپرسیارەتی، یعنی گەورەی نواندن. والله برایان زۆر جار یعنی ئەو فەرمودەیە بیرم ئەکەوێتەوە خوای پەروەردگار سبحانه وتعالى وها ئینسانی ئافراندووە. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها. أفرمي أجر أفرد نوێژەکانی بکە، ڕۆژوەکانی بگرێ، دامێنی خۆی بپارێزێ، گوێڕایەڵی پیاوەکەی بکات لە چاکە، لە هەر هەش دەرگەکەی بەهەشتەوە ئەچێتە ژوورەوە. یاخەمە کێشەکەمان ئەوەیە ئافرەت بە چوار شتی ئاسان، بەڵام من و تۆ بە 400 شتی گرانیش ناچینە بەهەشت و نەزانی ئەو قەوامیەتەی کە من و تۆ هەمانە قەوامیەتی پیاو سالاری و عنتەریات بێ. خۆشەویستان، وەکوتم لە جیهانی ڕۆژئاوا ئێمە بەرەو ڕووی دووشت بووینەتەوە. هەڵوەشانەوەی خێزانەکان، کێشە کۆمەڵایەتیەکان لە چیوە سەرچاواگرێ. برای بەڕێزم، خۆشەویستەکەم، ئەی باوکی بەڕێز، ئەی ئەو کەسەی کە ماڵ و مناڵت هەیە، ئیسلاحی بینی خۆت و خوا بکەی، واللهی خوای پەروەردگار ئیسلاحی حاڵت ئەکا، واللهی خوای پەروەردگار ئیشەکانت بۆ ئاسان ئەکا. من بە حاڵی خۆم هەندێ عایلەی کورد ئەناسم لە ئەوروپا، لە بەریتانیا، واللهی کە ئەیان بینم ماڵ هەیە ئەیناسم تەمەنام کردووە کوڕەکەم وە کوڕی ئەو بێت کە لە ئەوروپاش گەورە بووە. لە پۆستێکایە دەوامی خۆی هەیە، کەسایەتیە، شخصیاتە، وەکو عەبد لە بەردەم باوکی ئاوەستێ. تەمەنام کردووە کوڕەکەی من ئاوابێ. باشە ئەو چی فەرقی هەیە ناوی کاک ئەحمەد بێ لەگەڵ محەممەد ناوێکە؟ برای بەڕێزم، دەست بۆ حەڵاڵ بەرە. واللهی مۆرگیج داوت نادا، واللهی حرام فرۆشتن داوت نادا، واللهی پارە و زۆر و سەرۆت و سامان داوت نادا، واللهی جنسیە و پاسپۆرتی بەریتانی داوت نادا. داوت نادا بۆ ئەم ژیانە خۆی کاتیە. ئێمە بۆ ئەوە نەهاتین لێرە کۆمەڵێ شت هەیە بەها و بنەمایە لە دەستی بدەین. ئێمە هاتین لەبەرەوەی کێشەمان هەبوو، نەوەکو کێشەکانمان زیاد بێ. ئێمە هاتین خانەوادەیەکی تەندروست بین، نەوەکو کەسایەتێکی نەخۆش دروست بکەین. بۆیە خۆشەویستان، زۆر گرنگە ئینسان ئیسلاحی بینی خۆی و خوای کرد، پێویستە بڕوانێتە شتە کۆمەڵایەتیەکان، کێشەکانی خۆی لەگە ماڵ و مناڵی زیاتر میهرەبان و بەڕەحم بێ و هیچ ماڵێکیش نییە دەست بۆ حرام با ئیلا خوای پەروەردگار تەفریشی ئەکا. چکۆم پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ من كانت الآخرة همه كفاه الله هم دنيا. باوکێکە هەموو قیامەتی غەمە، مناڵەکانی لەسەر ئەخلاق و ڕەوش پەروەردە ئەکا، نەرمونیانە لەگەڵیانە، بەدوای دایکێکی باشا گەڕاوە. ئەو کەسە قیامەتی لەبیر بووە، بنەمای قیامەت وای لێکە، خوای گەورە هەموو ئیشێکی دنیای بۆ ئاسان دەکات. ومن كانت الدنيا همه، هەر کەسێکیش دنیا هەمی بێ، لەبەر ئەوەی 1000 پاوەنی زیاتری هەبێ، لەبەر ئەوەی خێزانەکەی لە خێزانی خەڵک جوانتر بێ، لەبەر ئەوەی چێشتەکەی لە چێشتی خەڵک خۆشتر بێ، لەبەر ئەوەی پۆست لێدا بەسەر خەڵکی موسڵمانەوە بڵێ من ساڵی 3 هۆلیدەی یەکەم و خەڵکی هۆلیدەی ناکا، جعل الله فقره بين عينيه. بڕواتان دێ زەلام هەیە لەم وڵاتە، هاوڵاتی ئەم وڵاتەیە لەگەڵ پەنابەرا ترسێ بینێرن بۆ ڕواندا. زانی بۆ؟ لەبەرەوەی لەگە فیترەتی خۆیان شەڕی کردووە. یەقەیچێکە کاکە ئەتنێرنەوە 20 ساڵە بۆ خۆت سەفر و سیاحەت کردووە، ئەتنێرنەوە بۆ کوردستان کاکە، خۆ ناتنێرنەوە بۆ ئەفغانستان برا. یەقەیچێکە بۆ ئەتنێرنەوە بۆ لای خاڵۆت، ئامۆزات، مامەد. اینجا لە ڕزق ئەترسی، بۆ لە ڕزق ئەترسی. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێن لو توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير. والله توكلت بخوا بێ، خوای گەورە پاساریەکی بەریتانی کە پاساریەکی بەریتانی و پاساریەکی کورد چۆلەکەیە کە هی کوردستانە، جوازی کوردستانی ئەمی جوازی بەریتانیایە، هەردووچی وەک یەک ڕزق ئەدا. برا بەڕێزەکانم، ئێمە سەرچاوەی ڕزق وای لێمان کردووە، سیقەمان بە خۆمان نەماوە. ژیان ئەوەندە قورس نییە. من دایما ئەڵێم واللهی ئێمەی موسڵمان لە فیرعون خۆشتر ئەژین. ئەوەشی کە لە کوردستان ئەژین. ئەخە چۆن فیرعون لە کوپەیە ئاوێ خواردەوە، ئێمە لە بەڕادی سەلاجەیە ئاوە خۆینەوە. فیرعون تا بەیانی باوشێنیان نەکرد، ئێمە تەبرید و دکت و سبلید ئیش ئەکا فێنکمان ئەکاتەوە.
فرعون بە کوپەت لیرەیان بە دوایە گڕ ئەدا. ئێمە ئەوە تاریخا خزمان پێهینەکەی ئێوە هەروە بزانم وایفایە لە ئەپڵ پێیەوە پارادن. کورە برا خوای گەورە زۆر چاکەی لەگەڵ تو کردووە، بەڵام بە خۆمان نازانی. داواکەم لە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە، داواکەم لە خوای پەروەردگار هیدایەتی ماڵ و بناڵمان بدە، بەزەیمان بە حاڵی خۆمان نابێتەوە، ڕووسیای دنیا و قیامەتمان نەکا. ئامین ئامین. کاتی گیرابوونی دوعایە دوعا بکەن، خوای گەورە دوعاکانمان وەرگریا. بسم الله، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، کاتێک کە قاعیدەکەمان باس کرد کە ئەفەرمێ ئەصلح الله بينه وبين الناس، خوای گەورە ئیسلاحی حاڵی تو ئەکا لەگەڵ خەڵکیە، یەکەم شت ئەویش دەستبردنە بۆ حەڵاڵ. چونکە هەر کەسێک مووەکانی گیانی لە حرامە شین بێ ئیلا ئەبێ بە ئاگر پاک بکرێتەوە. ڕێگەی حرامیش زۆرە لە وڵاتانە. خۆشەویستان، خۆتان لە حرام بپارێزن. وە کەسێکیش ئەوەیە کە خانەوادەیەکی تەندروست دروست بکە، پێویستی بەوەیە لەگەڵ شخصیەتی خۆیان یەک بگرێتەوە. ئیسە زۆرترین قسە لەسەر ئێمە هەیە وەکو ڕیژدار. بۆ لەگەر زۆر جار لەبەرەوەی ئەو ئاڵایی کە ئێمە هەڵمان کردووە، ئاڵایە کە خەڵک باوەڕمان پێەکە، بەڵام لەگەڵ ئەوەیە پێچەوانە زۆر جار ئیشی خۆمانەکەی. بۆیە خەڵکی گلەیی لێمانێ و حەقی خۆشێتی. خەڵک گلەیی هەیە، کاتێک کە گلەیی مەسەلەن لە سیاسیەک هەیە و لێی مەویز بووە، گلەیی لە بازرگانێک هەیە و لێی مەویز بووە، چۆن ئەبێ لە پێشەوایەکی ئاینی مەویز بێ؟ بۆ لەبەرەوەی پێشەوە ئاینیەکە بە عەکسی ئیشەکەی خۆیەوە ئیشەکە. تۆش کە باوچێکی لە ماڵەوە بە عەکسی مەکاسب و مەبادیئی خۆت ئیشەکەی، چاوەڕێەوە مەکە کچەکەت ساڵح بێ، چاوەڕێەوە مەکە کوڕەکەت ساڵح بێ. بۆ لە یەکەم پرەنسیپ و مەبادی کە حەڵاڵ پەیاکردن بۆ نەتکردووە. کاتێکیش کە ماڵێک بە حرام گەورە ئەبێ، سەقفەکەی بۆشە و ئەساسی نییە، ئیلا بەرەو ئینهیار ئەڕوا. وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم و خوای پەروەردگار هەڕەشەی کردووە لە کەسی ڕیباخۆر، فأذنوا بحرب من الله ورسوله. تۆ کاتێک کە ڕیبا ئەخۆیت و حرام ئەخۆی، کاتێک کە ماڵی خەڵک ئەخۆی، کاتێک کە دەیان ئیشی لابەلا ئەکەی وەکو مسلمانێک لە وڵاتێکی غەریبە، لە وڵاتێکی غەیرە مسلمان، تەبعەن باسی زۆرینە مسلمانەکەین کە وڵاتی خۆمان خەڵکی زۆرینەی مسلمانە و شعائیرەکانی ئیسلامی تیا جێبەجێ ئەکرێ، بەڕاستی کاریسەیە. کاریسەیە تۆ خێزانت هەبێ بۆ مەعاشێکی کەم لەگەڵ خێزان تا جیابیتەوە. کاریسەیە حکومەت چاودێریت بکە، بەیانان زوو ڕاکەیتە دەرەوە دوای بانک ئیشیا بێیتەوە. کاریسەیە بە حەقیقەت. کاریسەیە کۆمەڵێ شتی لابەلا بکەی بەس بۆ ئەوەی شتێ پارەت بۆ بمێنێتەوە. پارە چییە؟ بۆیە کورد و توێتی پێکەنینی ناو خانوویەکی قوڕ گریانی کۆشک و تەلارێک ئەهێنێ. ئێوە غەریبن لە وڵاتە عەزیزەکان، نەفسیەن زۆر کێشەتان هەیە. وەڵڵاهی لە وڵاتەی خۆمان کە پێ ئەوترێ کوردستان، وەڵڵاهی نانی ئێوارم نەبێت لە ژیانی ئێرە پێم خۆشترە. وەڵڵاه العەزیم. ئەزانی بۆ دەیان ئەختیار و ڕیژسپی ئەبینم، دەیان گەنج ئەبینم، ڕۆژانە کێشەی خەڵکی گەورە ئەبینم، ئەڵێم خوایە حەمد و سەنا بۆ تو. بەس نییە من ئەو کێشەیەم نییە. لێرە ئەو شتانە نییە. مەغریبات نە دراوسێ ئەتناسێ، نە ئامۆزا. بڕواکەی ئەمە زۆر جار لە وڵاتی خۆمان گڵۆ بەردەم دەرگا کوژێن، ئەڵێن با ئیمشۆ ئیسراحەت کەین میوانمان لێ. ڕاستە ئێستای ڕەنگە ئێمەش ئێوە شاژ وەک ئێوەمان لێ دێ. بۆ هەتا دین کاڵە بێتەوە مەبادی ئەنانیەت گەورە ئەبێ. هەتا وەکو دین لە ناو خەڵکا زەعیف ئەبێ، بورژوازیە دروست ئەبێ، خانووی کۆشک و تەلاری بەش دروست ئەبێ. من دوێنە شەو لە مەجلیسێکا لای ئەو برایانەوتم زۆر کوردەیە ئێستا عنسوریە هەست بە خۆی ناکە. کوردێکی مسلمانی برای سپارەکە هاتووە 6 مانگ، ئەڵێ من 25 ساڵە لێرم، یعنی تۆ هیچ نیت. یعنی ئەو مەبادیئی عنسوریەتە لە جیهانی ڕۆژ ئاوا کراوەتە قوڕن تا هەستی پێ ناکەی. وا ئەزانی کە تۆ 25 ساڵ لە پێشی کوردێکی ترەوە هاتیتە، تۆ بوویتەتە ئەوان، قەت نەبوویتەتە ئەوان. هەموو ئیشێکە لەژێر دەستیانە. یەک فایلت ڕابکێشن کە زەریبەت نەداوە، قەسەم بەخوا بە سجنیەت نێرنەوە بۆ وڵاتی خۆت. لە خۆت بایی نەبی. ومن يهن الله فما له من مكرم. هەر کەسێ خوای گەورە ئیهانەی کرد و ویستی بیڕوخێنێ، هەموو شتەکانی فەزح ئەکا. داواکەم لە خوای گەورە فەزحمان نەکات. شاعیر ئەفەرمێت هذه هي الدنيا وأيامنا تذهب. ئەمە ئەو ژیانەی ڕۆژانە تەمەنمان تێپەڕێت
ونلعب والموت لا يلعب. والله ئێمە گاڵتە لەگە خۆمان ناکەین، بەڵام مردن گاڵتە نازانێت. ها ڕۆژانە ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لێرە برایەکی کورد وەفاتی کرد، لێوێ برایەکی کورد وەفاتی کرد، لێوێ فڵان کەس جەنازەکەیان هێنایە. والموت لا يلعب. والله مردن گاڵتە لەگە خەڵکان ناکە. مردن واقعێکە و ڕۆژانە خۆشەویستەکانمان، جگەرگۆشەکانمان، باوکەکانمان بەدەستی خۆمان نەخەینە ژێر خاک و جێ ئێڵی. عجبت لذي لعب قد لها. والله زۆر عجایبم دێ ئەڵێ بۆ کەسێکەوەها لەهو لعب لەگەڵ خۆیان ئەکات. عجبت وما لي لا أعجب. بەڕاستی سەرسامم و چۆنیش ئەبێ من هەر سەرسام نەبم. أيلهو ويلعب من نفسه تموت. تخوا کەسێک هەیە لەم مزگەوتە دانیشتە بێ، عاقڵ بێ، ژیر بێ، داڵتە بە عەقڵی خۆی بکا کە بزانێ ئەو نەفسە دوو ڕۆژی تر وتمحو معالم تلك الصور، ئەو ناوە، ئەو جەوازە، ئەو ماڵە، هەموو شتەکانت ئەسڕێتەوە کۆتای پێدێ. ومنزله يخرب. خانووکەشت بە هەروە خراپ ئەبێ و ئەبێتە کەلاوە. چۆن ئەبێتە کەلاوە؟ لە هەر خانوویەکی خۆشابی ئێستا کە تۆ وەفاتت کرد ڕەنگە مناڵەکانت ئەوێ بۆیان نەگونجێت، ئەبێتە خانوویەکێکی تر. أرى الليل يطلبنا والنهار. بەخوا من ڕۆژ و شەو ئەبینم داوام ئەکا. من خۆم دوێنێ شەوم بەڕێ کردووە ئیمڕۆژ خەریکە تەواوە بێ، ئیمشەویش دێ داوای من ئەکا. ولم ندري أيهما نطلب. بەس من خۆم نازانم چ ڕۆژێک هەڵ ئەبژێرم بڕۆم بە یەکجاری جێ بێڵم. شەو ڕۆژ داوای من ئەکا، بەس ئێشتا اختیارەکەم دیاری نەکردووە. شەمەنی وەڕۆکەی ئەمرم، چوارشەم ئێوارەکەی ئەمرم، یاخود شەوی جومعە و دووشەمە ئەمرم. وكل له أجل ينقضي. هر کەسێ لە ئێمە ئەجەلەکەی هات کۆتایی پێدێ و ئەڕوا. وكل له أثر يكتب. و هەر کەسێکیش لە ئێمە پاشخانێک جێ ئێڵێ دوای خۆی. گرنگ ئەوەیە مسلمانانی بەڕێز کە لە بێرمیگام وەفاتت کرد، خەڵکی بێرمیگام شایەتی ئەخلاق و حەڵاڵ خۆریت بۆ بدەن. والله ئەگەر لە مووقفی باشابی هیچ کەسێ ناتوانێت تاعنت لێ بدا دوای مردن. چونکەم ئەگەر وەکوتم بێڕیش لەگەڵ ڕیشدارە کێشەی هەبێ بڵێ ڕیشدار وا ئەکا و ڕیشدار بڵێ بێڕیش وا ئەکا، بەڵام کە تۆ مردی ئیتر میش بە چای بەزەیەوە سیر دەکەم و تۆش بە چای بەزەیەوە سەیری منەکە. هەر کەسێ لە ئێمە ئەسەرێکی هەیە، مێژوویەکی هەیە، دوای خۆی ئەینووسێتەوە لە دوای ئەجەلەکەی کۆتایی پێدێ. داواکەم لە خوای پەروەردگار لێمان خۆش بێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات، المسلمين والمسلمات، الأحياء منهم والأموات، من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين، واخذل من خذلنا وخذل المسلمين. رب آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها يا رب العالمين. يا الله هدايتي مالو من المان بدي، هدايتي گەنجەکان مان بدەی. يا الله جالیەی کورد لە ئەوروپا هدايتێکی گشتگیریان بدەی يا رب العالمين. يا الله ماڵەکانیان ئاوەدان کەیتەوە بە ئیسلام. يا الله هەر گەنجێک، هەر کچێک، هەر کەسێکمان هەیە سەرڕۆیە خوایە بیگەڕیتەوە بۆ ئیسلام. خوایە هدایەتمان بدەی، خوایە لەگەڵ خۆتا ئاشمان کەیتەوە، خوایە خۆت غەفور و ڕەحیمی بەزەید بە حاڵمان نابێتەوە، بەزەید بە حاڵی مسلمانان نابێتەوە. هەر کەسێک کێشەی کۆمەڵایەتی هەیە بۆی ئاسان کەی، هەر کەسێک قەرزارە بۆی ئاسان کەی، هەر کەسێ نیەتی خێرە بۆی ئاسان کەی یا رب العالمین. هەر کەسێ بەتەمای حەجە، بەتەمای عومرەیە بۆی ئاسان کەی. هەر کەسێک کێشەیەکی هەیە، هەر کەسێ بەتەمای هاوسەرگیریە، هەر کەسێک ئەولادی نییە یا رب العالمین ئەولادی صالحی پێبەخشی. یا الله ئەوانەشی ئەولادمان هەیە بۆمان صالح کەی. یا الله مسلمانان لە قات و قڕی بپارێزی، هیدایەتی مسلمانانی جیهانی ڕۆژ ئاوا بدەی، مسلمانانی کوردستانیش بێبەش نەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم. كنالي BK4 كورد لهر شوێبێ، كنالي BK4 لەوێیە. كنالي BK4